دیارە ئەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو کاتێک کە هاتووە لەو شوێنەی کە هاتووە باشترین و لەبارترین و گونجاوترین کات ئەو کاتە بوو کە خوای گەورە بۆ پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم هەڵبژارد. ئێمە وەکو مسلمان قەناعەتمان وایە کە خوای گەورە یەکێ لە سفەتە جوانەکان یەکێ لە ناوە جوانەکانی حەکیمە، واتە دانایە، واتە شتی گونجاو لە کاتی گونجاوە، کەسی گونجاو بۆ شوێنی گونجاو. بە هەمان شێوە ئایا لەو کاتەیە کە پێغەمبەری خوا هات صلی الله علیه و سلم خەڵک لەسەر تەوحید مابوو؟ نەخێر. زۆر بەداخەوە ئەڵێن ئەوانەی کە لەسەر تەوحید و یەکتاپەرستی مابوون بە پەنجەکانی دەست نەک هەردوو دەست لەوانەیە بە دەستێکیش ببژێرانایە. لەوانە زەیدی کوڕی عەمری کوڕی نوفەیل کە باوکی سەعیدی کوڕی زەیدە، قسی کوڕی ساعیدە، طبعا سەعیدی کوڕی زەید بیرمان نەچێ، سەحابەیەک و عەشەرەی مبەشەرەیە بە جەنە، یەکێک لەوانە وەرەقەی کوڕی نەوفل بوو کە ئەمانە تەنها لەسەر یەکتاپەرستی مابوون، خەڵکانی تر لە ناو بتپەرستی و لە ناو زەلالەت و لە ناو گومڕاییە ڕۆچوو بوون. ئەگەر ئەم دینە یەکتاپەرستی ئیبراهیم بمایە پێویستی بە پێغەمبەری تر نەئەکرد، پێویستی نەئەکرد کەسی تر دوای ئەو بێ. بەڵام دیارە کە هەتا ئەو وەقتەی کە باپیرەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ژیا بوون خەڵکی لەسەر یەکتاپەرستی بوو و خەڵک خوای گەورەی بە یەکتاپەرست و بە موحید ئەپەرست. بۆیە عەمری کوڕی لوحەی کە دەڕایەوە ناو مەککە بە پتێکی وەکو هوبەلەوە گەڕایەوە و خەڵکی فێر کرد کە چۆن بتدروستکەن و بتدابتاشن و بتبپەرستن. بۆیە ئەم پیاوە تاوانی بتپەرستی ئەکەوێتە گردن، هەر کەسێک چاویشی لێ کردبێ هەموو تاوانەکەی ئەکەوێتەوە سەر ئەو هەتاوەکو ڕۆژی دوایی. لەم کاتەیە کە دینی ئیبراهیم نەماوە، لەم کاتەیە کە بتپەرستی 360 بت لە دەوری کەعبەیەکی خوای خالق هەیە، لەم کاتەیە دینەکانی تر مەسیحیەت خوایان لێ بۆ بەسێخوا، جوولەکە عوزەیر و خەڵکانی تریان لێ بۆ بەخوا، ئەمانیش هەر لە دینی ڕاست و لە حەقیقەتی دینەکە لایەنداوە. فارسەکان خەریکی ئاگرپەرستین، ڕۆمەکان بە هەمان شێوە خەڵکێک بتپەرستە، کەسێک نییە لەسەر حەقیقەتی دینی موحیدی و یەکتاپەرستی مابێتەوە. ئەمە لە ڕووی دینەوە، واتە دینێک نەبوو پشتی پێ ببەسترێ بڵێن ئەمە دینێکی ئاسمانی ماوەیە کە ئینسان نەتوانێت لەسەری بڕوات.